ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادۆم، کاتتان باش. من شەماڵ عەلیمۆیە و بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم بەرنامەیە وەک لە ناونیشانەکە شایبینن سەبارەت بە باسێکە کە لەگەڵ هاوڕێ مۆیەد ئەحمەدا پێشکەشیەوەی ئازیزەکەین. ئەم باسە هەر ناونیشانی وتارێکە کە مۆیەد چەند ڕۆژ لەمەوە بەرنووسی بووی بە ناونیشانی چۆسانەوەی ژنان یان لە ناوبردنیان دوو دیگا جیاواز. بەر لەوەی زۆرتر لەسەرمە بدوێم لەگەڵ ئێوەی ئازیزا بە خێرهاتنی مۆیەد دەکەم. مۆیەد بە خێرهاتی، زۆر سپاس دەکەم جارێکی تر میوانداری قبوڵ کرد و لەگەڵ مای بۆ پێشکەشکردنی بەرنامە. زۆر سپاس. چاوەکەمی منی زۆر سپاس دەکەم و دەستخۆشانت لێ یەکەم. زۆر مەمنونم. هەربژی مۆیەد، من دیارە ئەم باسی مۆزوعی ژنانە باسێکی گەرمە، وروژاوە لە چەند لایەنەوە قسە و باسی لەسەر کراوە و لەسەری ئەکرێ و باسێکی نوێژ نییە، بەڕاستی تازە نییە، بەڵام ناوبەناو قسە و باز لەسەر ئەم مەسائلانە دێتە پێشەوە، بە تایبەتی لە بەرەنگاربوونەوەی هێزە کۆنەپەرسەکان لە کۆمەلگایە مەسەلەی ژنان هەمیشە وروژێتەوە، هەمیشە بە مۆزوعێک کە بێتە جێگەی مشتومڕ و قسە لێکردن. وتارێکت نووسیوە بە ناونیشانەکەیەتی، من هەر بەو بڵێ مناقەشە کورتە دەست پێکەم کە لە بینمانە ڕوویا بە تێکستۆوانە، من ستەمم هەڵبژاردە بوو وەکو ناونیشانی بەرنامەکە، ستەم لە ژنان یان لە ناوبردنیان دوو دیدگا جیاواز، بەڵام تۆ ناونیشانەکەت پێگۆڕی وتن ناستەم یە چەوسانەوەیە و لەم بابەتەوە سەرنجێکت هەبوو لەسەر ئەمە کە بۆ من بە ئەندازەیەک لە ناو ئەدەبیاتی خۆمانە لە کوردستان ئەدەبیاتی چەپ مەبەستە کەمێک تازەیە. ئەمە زۆرتر چەوسانەوە لە ئەدەبیاتی کۆمونیستی و مارکسیستیا زۆرتر بۆ چینی کارگەر بەکارهێن، یانەوە کە بە عەربی پێوتری ئیستیغلال، بە فارسی پێڵێن ئیستیسمار، یا بە ئینگلیزی پێڵێن ئەکسپلۆیتیشن. بەڵام تۆ بە ئیسرارت کرد نا من مەبەستم چەوسانەوەیە، من باسی ستەم ناکەم، ئەمە چەوسانەوەی ژنانە. پێم خۆشە کەمێک لەسەرەوە بدوێت تا دواتر بچینە سەرەوەی کە ئەو دیدگایی تر ئەڵێ چی وام نیقاشە چۆن چۆنیە. زۆر باشە، جاری کە دەستخۆشانت لێ یەکەم و زۆر مەمنونم، ینی بۆ تەرتیبی ئەم چاوپێکەوتنەوە. هیوادارم بە سوود بێ و سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەران هەمویان و بۆ بەشدار بوانیش لەم بەرنامەیە. ینی بەڕاستی مەبەستم لە چەوسانەوەیە خۆی، ینی وەستەم لەسەر ژنان، ینی لەو وتارەیە کە باسم کردووە، ستەم لەسەر ژنان لە بناغەوە بە بۆنەی چەوسانەوەیەوە لە ئارادایە، ینی چەوسانەوە هەیە وستەم لەسەر ژنان لە ئاهدی ئەمڕۆیە بەردەوامە لەسەر ئەساسی ئەو چەوسانەوەیە. لەو وتارە ڕوونم کردوێتەوە کە ئەو مەسەلەیە چۆنە، ینی بۆ تەمان توانم بڵم دەدی تۆش وتت، ینی دیدگایەکی جیاوازە لەوەی کە تا ئێستا لەسەری قسە ئەکرێ بە گشتی لە ئاستی سەرەوەیە باز لەسەر مەسەلەی چەوسانەوەی ژنانەکرێت، ینی لە یان ستەمکاری بە دژی ژنان، ینی ستەم کاری لەسەر بە دژی ژنان لە ئاکامی ئەوەیە کە ئینسانێک لە ئارادایە ئینسانە چەوسەندێتەوە و بەهرە بەرداریەکرێت لە ئەو وزە و توانە جەسەدی و فکری و کارەکتەرانەی کە هەیەی وەک ئینسانێک کە لەناو سیستمێکی کۆمەڵایەتیە ئەچەوسێنرێتەوە و لە دواشیکردنەوەیە، ینی هەم لەباری هەچی کارکتەری جەسەدی و فکری و حتاوەکو جنسی ینی مقابلی پیاو، هەموو ئەم مەسائلانە لە گۆڕێن و بۆ ڕاگررتنی ئەم کائینە ئینسانیە و بۆ چەوسانەوە بەهرە بەرداریە لەم خەسایسانەی کە باسم کرد، لەم کارکتەرانەی کەیەتی، لەم خصوصیەتانەی کە هەیەی، و لەسەر ئەساسی ئەمە لەناو سیستمێکی کۆمەڵایەتیە درێژە بە چەوسانەوە بە ستەمی ژەکرێ، حتا ستەم و ئیهانەکردن و ینی سەرکوتکردنی و ئەمانە هەمووی لە پێناوی درێژەدانە بەم مەسەلەیە. لەو وتانە نمونەیەک مێناوەتەوە بۆی ڕوونی بکەمەوە، ینی نازیەکان لە زمانی نازەکان لە وەختی خۆیان، ینی شعارەوان هەڵکردووە کە ئیبادەی جنسی بەشەری بکەن، جنسی بەشەری یەهودی، ئینسانی یەهودی. بۆ مەسەلەی چەوسانەوەی ژنان ئەمە لە ئارایان نییە، ئەوەی کە لە ئارایە
يعني استفادەکردن لەم کائینە ئینسانیە و ئیسtisمارێتی بە هەموو شێوەکان وەستەم و ستەم و سەرکوت و ینی بەدیلگرتنی لە پێناوی ئەو مەسەلە مادیە واقعانایە ئەوە جەوهری مەسەلەکەیە کە من باسم کردووە. زۆر باشە تۆ دوو دیدگات باس کردووە لە وێلایشیشان قسە لەسەر لە ناوبردنەکەوی تریان کە لە دیدگای خۆتە باسی چەسانەوەکی بەڵام هەر لەم ڕوانگەیەشەوە ئەکرێ لە دوو مەسلەی تریش بدوێن ینی لە دوو بڵێن لە بەرامبەرچیەکی تر بدوێن لەسەر مۆزۆی ستەم لە ژنان ینی ئەوەی کە پێ و ترستەمکاری لە بەرامبەر ژنانە زۆر لە ڕەوتەکان و هەتا تەنانەت مەسەلەن بەشێک لە فیمینیستەکانیش ئەوانەی کە لە کۆمەلگای کوردستانە خۆیان بە ئەلمانیە زانن یاخود ئیدعای ئەلمانیەتەکەن یا داکۆچی لە ئەلمانیەتەکەن یا ئەلمانی بە واقعی مەسائلەکانە جێڕنەوە بۆ کولتور و بە تایبەت ئاین کە پیاوسالاری وەک کولتور و ئاین وەک بەرهەمهێنەری پیاسالاری یان هەتا لێرە شار ئیشکالێکی توانین لەسەری بدوین دوایی بەڵام ئەمانە بە ڕێگ و ڕیشەی ستەم لەسەر ژنان ئەبینن یانەوەی کە لە کۆمەلگاکانی شەرقا یاخود لە کۆمەلگاکانی کۆمەلگای پیانوترێ ئیسلامی یاخود پیانوترێ مەسەلەن گلۆبال ساوس یاوەی کە پێوترێ بڵێن بەشی باشووری گۆی زەوی کە لەگەڵ بەشی شیمالیا برە بەشی باکووریا بەوە جیاکراوەتەوە کە لە ڕووی پێشکەوتنی ئابوووریۆمان و دواکەوتوترە زۆرتر ستەم لەسەر ژنان بە دەرهاویشتەی کولتورێکی پیاسالاری کۆن ئەبینرێ کە دووبارە ئەم کولتورەیە کە ڕێگە نادا کە ئازادیەکانی ژن بێتە دیۆمانە بەڵام بەم ڕوانگەی کە تۆ تەرحەت کردووە لێرەیە لە بری قسەکردن لەسەر ستەم قسەکردن لەسەر چەپاندن لە ژێر چەپۆکە بوون قسەکردن لەسەر ئیلغاکردنەوەی مافە تایبەتی و ئینسانیەکان و ئەوەی کە پیاوێک مەسەلە نەتوانێت لە کۆمەلگەی سەرمایه‌داریا هەیبێت لە بری قسەکردن لەسەر ئەمە تۆ ئەتەوێت فۆکوس بخەیتە سەر مۆزوعی اقتصادی مۆزوعی ئیکۆنۆمی ئەوەی کە چەسانەوە لە ژنان دەلایلێکی ئیکۆنۆمی هەیەەوە سەرنجام دووبارە بەرهەمهێنانەوە قسە لەسەر مستەلەحێک بەکارهێنی لە باسکردن و لە تەحلیلکردنە قسە لەسەر دووبارە بەرهەمهێنانەوەی ئەم ژێر چەپۆکەیە و ئەم ئێستیهادەیە خۆت ئەم چەسانەوەی من دروست تێگەشتووە نیە من مەبەستمەوەیە کە ئەتوانی ئەم بەرامبەرچێش باسکەی کەەوە کە باسەکە لەسەر ئەوە نییە کە مۆزوع کولتورە یاخود دابوونەریتە یاخود ئەوەی ئیسلامە یا دینە یا ئەمانەیە مۆزوعەکە زۆرتر ئابووری مۆزوعەکە ئەساسێکی اقتصادی هەیە یعنی پێداویستەکانی ژیانی سیستمی سەرمایه‌داری وا ئەکاکە ژنان لە موقعێتی ژێر چەپۆکەی یابن من ئەوە ینی ئەگەر هینانی ڕوونی بکەمەوە زیاتر ینی هینەکەم ئیکۆنۆمیستی نییە حقیقەتەن ینی بەس چۆسانەوەی ئابووری نییە ینی ئەڵێم ینی خاڵی سەرەکی لەو باسەیە ئەوەیە کە خاڵی سەرەکی و باسە ئەوەیە کە ینی چۆسانەوەی وەکو مەفهومێکی فراوان ینی چۆسانەوەی من هێناومەتەوە لە وتارەکەمە ینی هەم وەکو هێزێکی کار هەم وەکو هێزێک کە ئەتوانێت بە خێوکەری مناڵ بێ ئاگاداری ینی تەرتیبی وەسی عائیلی بێ و کۆمەڵێ توانا و ینی لێهاتووی تری هەیە ژن ئەم ئستقلالی جنسی ژن ئەمانە هەمووی بەشێکن لەم چۆسانەوەیە لەم بەکارهێنانە لەم ینی بەهرە بەرداری لەم خەسائیسە مادیانەی ئەم بەشەرە ئەم ئینسانە ئەم ینی ئەمە نقطەیەکی مهمە کە ناومەتەوە ئەڵم لە هەمان کاتیشا لەبەر ئەوەی کە ینی مەبەست لە ستەمکاران چۆسانەوەی ژنە ئەو سیستمی کە ژنی تیاچۆسێتەوە بە سروشتی سیستمێکی لەرزۆکە لەسەر ئەو وەستاوەتەوە کە چەند ینی عەبدەکان بە دیلگیراوەکان کە هێناومەتەوە کە چۆن ژن لە تاریخە لەو معرەکە تاریخیە ینی خەسارەتی کردووە و ینی تێکشکاوە بەڵام وەکو دیلێکە تعاملی لەگەڵاکرێ مەبەسەوەی کە لەو دیلێتان ڕابیگیرێ ینی بەو ئەگەر مقاومەی فەردی یاخو مقاومەی بە کۆمەڵی ژنان هەبێ من بەعام باسی شتەکەکەم نامەجار ناو تەفاسیلەکانەوەی چۆن ئەو مقاومەیە تەرتیبە بێت و چۆن ئەگاتە شوێنی خۆی یانی وەکو مەبدەئێکی فکری گشتی
ئەگەر ئەو مقاومەیە بێ ئەو سیستمە لەرزۆکە، یعنی ئەو سیستمە مطلق نییە، ژنان کەوتونەتە ژێر سایی ستەمکاریەکی کوشندەوە خلاصبوون نییە لە لێی و ئەمە لایەنی لایەنێکی کەیکە مۆزۆی کەلتور و سەقافە و چەسانەوە لە ئاسی ڕوبەنای سیاسیە با بڵێن لە ئاسی بەها کۆمەڵایەتەکان و مەسائلەکانی کە ئەمانە هەمووی مەوجودن. ئەو باسە مەطرحە ئەمانە کە مەوجودن بۆ ئەتوانرێ ینی ئەبێت تۆ ئەم سوالە لە خۆت بکەی وەکو مارکسیستێ بۆ ئەتوانێت لە ئاهدی ئەمڕۆیە دووبارە بەرهەم بهێنرێتەوە، ینی بۆ چەسانەوەی ژن وەکو عقلێتی جاری کە دووبارە بەرهەمە هێنرێتەوە و وەکو سەقافە و بەها و کللتور ینی بەردەوامی هەیە لە کۆمەڵگەکانە. ینی معقول نییە تۆ کۆمەڵگەیەک تەبێ محوەری ئەساسی اقتصاد و ئابووری و بە شکلی ڕئیسی بە شکلی هەمەلایەنە کەپیتال و کەپیتالیزم بێت لە کاتێکە لەسەر حاشیەی ئەم کەپیتال و کەپیتالیزمە کەڵچەرێکی ما فەوق پێش کەپیتالیزم هەبێت و کەلتوری دژەژنی هەبێت و ینی کەراهەتی دژەژن هەبێت و هین هەبێت ینی بڵێن ذکوریەت ینی بڵێن مێڵشۆڤینیزم مەرسالاری هەبێت ئەمانە هەمووی لە ئارایە بێ لە کاتێکە ئەم تۆ جایکێتەوە لەم بنیانە اقتصادیە لەم مەسەلە محوەرە اقتصادیە ڕئیسی کە کۆمەڵگە ئیعادی حیاتی خۆیگاتەوە. من سەکەم ئەوەیە لێرەوە تەمەنەمێ بگەمە شوێنێکی کە مەقسەم ینی بە ئیتیجای وتارەکەشم دیارە مێ بگەمە شوێنێکی کە یەکەم ئەو سیستمی کە ئەم چەسانەوەی تیا بەڕێوە ئەچە خۆی سیستمێکی لەرزۆکە و لەسەر ئەو وەساوە کە بە دیرگیرا و خەفەقان کرابێ سیستەمی لێکرابێ و بهێڵرابێتەوە لەو وەزعیان نقطەیەکی کەی ئەوەیە کە ینی مەسلەی پرسی ژنان قەزەیەکی سیاسیە بە ئیمتیاز ینی دەردی بە عەرەبیڵێ ینی قەزەیەکی سیاسی اجتماعیە بە ئیمتیاز ناتوانانی تۆ ینی جایکەیتەوە لە سەطحێکی معەنە تەعاملی دەکەی ڕەبتە بە کولی سیستمەکەەوە سیستمە اقتصادی و اجتماعیەکەوە و بە کارکتەرێکی چینایەتی هەیە بە طبیعەتی حاڵ و هاتوومە دەسەر ئەوەی کە چۆن ینی کرێکاران و زەحمەکێشان و هەژاران و هەژارکراوان ینی بەشی هەرە زۆری ژنان پێگەهێنن لە کۆمەڵگەی سەرمایەداریە و کێسی ژنان و پرسی ژنان بە پلەی ئەساسی پرسی ئەم جەماوەرەیە و ئەبێ سیاسەتی بێتە ئاراوە کە پێشتر ئەم سیاسەتە تەڕحکراوە لە زمانی وەختی بەرشەفەکانە و نمونەی ئەو ئەنیسا ئارماندم هێناوەتەوە ئەمانە هەمووی لەم پەتە تەریخانە ڕەت ینی حرەکەیەکی جەماوەری ژنانی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی نەدار و کەسانێکە کەم دەرامەت و مەسلحەتیان هەیە لە ڕزگاری واقعی ژنان وەکو عەبدێک وەکو ئەوەی کە ئەچەوسێنێتەوە لەناو ئەو سیستمە ئەمە ئەتوانێت عەمودی فەقەری ینی بڕ پشتی حرەکەیەکی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی ژنان بێت و تەمان ئەمە بەعکسی ئەوەی کە ئاڵێن ئەمە لەوە ئەچێ ینی لە ئەهەمیەتی خەبات دژی ئەو زڵم و ستەم و ئەو ستەم و ستەمکاری و سەرکوتانی کە بە دژی ژنان هەیە لە ئاستی بەهاکان و لە ئاستی سەقافە و فکر و سیاست و ئەوانە ئەمە کەم کاتەوە بەعکسەوە ئەوەی کە من ئەڵم تەرکیزەکە مەسەری ئەوەیە کە ینی بناغەیەکی مادی پتەوتر کۆمەڵایەتی تر و شۆڕژگەرانەتر ئەیە بە لە ڕگۆڵی شەهڵکێشانی زوڵم لەسەر ژنان وەستەم لەسەر ژنان ینی معادلەکە بەم شکڵێ. من تەمان نەزانم کە ئەم مەسەلەیە بەم جۆرەکە تۆ باسیەکەی تۆ ئەوانە کەمێک تایبەتی ترە لەو تەسویرەکە ئێستا تیۆریەک هەیە بە ناوی بڵێن تیۆری دووبارە بەرهەمێنانەوەی سەرمایەداری کەسێک ژنێکی فیمینیستە بە ناوی نانسی فریشەر باسیەکە کەەوە گاتە ئەو ئاسی کە ژنان و ئەو ژنان یا کاری ماڵ و ئەمانە بە بەشێک لە کۆڵەکەەکانی سیستەمی سەرمایەداری بزانێ ینی عینەکەی دێتە سەر و ئاستەی کە سەرمایەداری مەسەن چۆن ئەریسا ئارمان وتێتی نە کۆمونیزم بەبێ ژن ئەبێ و نەژن بەبێ کۆمونیزم ئەبێ ئەویش مامەعناه بە جۆرێک ئەڵێ نەچەوسانەوەی ژنان لە سای سیستەمی سەرمایەداریە شتێکە کۆتایی پێبێ و نە سەرمایەداریش تەنانەت بەبێت چەوسانەوەی ژنان ئەژی ینی باسەکەی ناوتە سەر ئەوەی کە تەسویرێکی لەم جۆرە لە ناو بڵێن بەشی زۆری کۆمیستەکانە هەیە کە ئەساسی
بینای سەرمایهداری لەسەر کاری کرێگرتەیە و چەسانەوەی کاری کرێگرتەیە و ئەمەیە کە خەسیسەیەکی ئەساسی کۆمەڵگەی سەرمایهداری جیای کاتەوە لە کۆمەلگەکانی تر و بەسەلەن وەختێک زۆرێک لە کۆمونیستەکان و مارکسیستەکان سەیری سەرمایهداریەکەن لە چاو لە ڕوانگەی کاپیتالەوە سەیرەکەن داس کاپیتال من بەس کتێبی سەرمایە کە لەوێ مارکس بە جۆرێک فۆکوسی خستۆتە سەر ئەمە وەکو بڵێ سەرمایهداری هیچی تر نەکە ینی تەنها چەسانەوەی هێزی کارەکە بێتە هۆی کەڵەکەی سەرمایە نەکی شتێکی تر لەم بابەتانە کە من پێم وایە من بۆ خۆم نەزەرم وایە کە ئەم تەسویرەی مارکس وەکو چۆن بڵێ مارکس لە کتێبی کاپیتال دەست کاپیتالە ناونیشانەکەی ئەوەیە ڕەخنە لە اقتصادی سیاسی ڕخنە لەو تەسویرانە ئەگرێکە لەسەر سەرمایهداری هەیە نەک ئەوەی کە کولی نظامی سەرمایهداری بە هەموو مەسائلەکانەوە لەوێ مەطرح بێ ئەگەر نا کۆمەڵگەی سەرمایهداری و سیستەمی سەرمایهداری هیچ کاتێک بەبێ تاڵانکاریش نەچۆتە پێشەوە ینی وانییە کە سەرمایهداری تەنها لەسەر ئەساسی هێزی کار تەنها لەسەر ئەساسی چەسانەوەی هێزی کار و ئەوەی کە لە ناو کارخانەکانە ڕوو ئەدا لەگەڵ کارگەرە بژێتەوە دووبارە بێتەوە سەرمایهداری هەمیشە پێویستی بە تاڵانکاری هەیە تاڵانکاری ئەم جارە تاڵانکاری هێزی کارێکە کە نادرێت مەسەلەن بەشێک لە کۆیلەکان بۆ نمونە لە ئەمریکایە لە سەردەم بڵێن لە قەرنی 90 تاکو ناوەڕاستی قەرنی 90 هەروە بوو و دواتر بە شێوازی تر ئەمانە بەردەوام بوو ئەمڕۆ لە ئاستی دنیای لە زۆر جێگا ئەوەی کە پێوتری هێزی کاری هەرزان بە معنای بە تاڵانبردننی بەشێکی ئەو کرێیەکە بێ بدرێ بە کارگەر مەسەلەن مقایسەکردنی وڵاتێکی وەکو ئێران یاخود هندستان یاخود وڵاتێکی جنوبی ئاسیا لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەوروپایە نیشانە دەدا کە هەمان کار کە کارگەرێک لەوێ ئەیکا بە نیوە قیمەتی ئەوەی کاکە لە ئەوروپایەکە معنەوە کرێکەی نەدراوانە بەشێک لە هێزی کارەکەی نەک هەرتەنها چەسێنراوەوە بڵێت بە تاڵانیش براوە ینی هەر لێی زەوت کراوە بەبێ ئەوەی هیچ پاداشتێک وەرگێتەوە ئەم تاڵانکاری سەرمایهداری شتێکی هەمیشەیەوە لەگەڵ سەرمایهداری ئەژیاوە ناسی پرێشە قسە لەسەر هێزی کاری ناوماڵەکە بە دۆمستیک وەرک ناوێ بە ئەم دۆمستیک وەرکە یاخودکاری ناوماڵ ئەمەش بەشێکە لە کۆڵەکەەکانی ژیانەوەی سەرمایهداری ئەنیڵ سەرمایهداری ناتوانێت دووبارە بەرهەم بێتەوە ئەگەر دووبارە هێزی کار بەرهەم نێتەوە و هەیە بەرهەمێنانەوەی هێزی کار بەخێوکردنی مناڵ ئاگاداربوونی نەخۆش ئاگاداربوونی پیر و بە ساڵاچوو کاروبارەکانی ناوماڵ کە پێداویستی ئامادەکاریە بۆ ئەوەی کارگەرێکە ڕۆشت و ئیشی کردو دوێ نێوسبێ نەتوانێت بچێتەوە سەرکار ئەمانە هەموو کارێکن کە سیستەمی سەرمایهداری پێویستی پێێتی و بەبێ ئەمە ناژی و سەرمایهداری ئەگەر هەموو ئەم مەساریفانە بدا و هەموو ئەم پارانە بدا و ئەساسەن هیچ بوارێکی بۆ کەڵەکەکردن نامێنێتەوە لەبەر ئەوە چەسانەوەی کاری ناوماڵ بەم جۆرە بەشێکە لە کۆڵەکەەکانی سیستەمی سەرمایهداری یعنی ئەمەی کە تۆ باسەکەی جۆرێک تایبەتە بەڵام من بەستمەوەیە تیوری لەم بابەتانە ژەیە کە مۆزوعی چەسانەوە و هەتەنانەت ستەمێکە لە ئاستێکی کولتوریا لە ئاستێکی سیاسیە لە ئاستی حقوقا لە بەرامبەر ژنە ناکری بەستێتەوە بەم چەسانەوە بناغیەوە کە بەشێکە لە وجودی سیستەمی سەرمایهداری درستە ئەگەر ینی تەمەنەوەی نانسی وەکو خۆت باسی کرد ئەوە شتێکی تایبەتەوە ینی بەڕاستی دەستکەوتی زۆر گەورە بەدەست هاتووە من حەزەکەم ئەوە بڵێم یانی دەستکەوتی زۆر گەورە بەدەست هاتووە ینی هەم فەمینیستەکان خۆیانەوانی کە مدافعی سەرسەختی لابردنی ستەمکاری و ینی بەمانای چەسانەوەش لەسەر ژنانن و ینی دیراساتی تەحلیلی و چوونە ناو ینی ئەسڵ و فەسڵی ئەم زوڵم و ستەمکاری کە بە دژی ژنان هەیە و دیاردە ڕۆژانەکانی و ینی قوڵبوونەوە لایەنە جۆرە و جۆرەکانی بەڕاستی دەستکەوتی زۆر لەو مەدانانە بەدەست هاتەوە ئینسان ینی بەشێکە لە معریفەی بەشەری ئەمڕۆ بۆ ینی بەرەو پێشبردننی حرەکەی ڕزگاری خوازانەی ژنان بەڵام حرەکەی ینی حرەکەی فێمینیستیش ناسیاسی نییە ینی ئایدۆلۆجی ینی ئەدلەجەی تایە ینی بۆ نمونە ینی فێمینیزمی لیبرالی ینی بتیجایەکی سیاسی برجوازی دیاریکرا و دیفاالەکە ئەوە تەپاسیلەکانیشی کە
باسی مەسلەی ستەمکاری لەسەر ژنانەکە ینی بە ئیتیجایەکای باکە هەدفێکی سیاسی لە قەولەبەیەکە ینی خاتە ناو قاڵ بوو چوارچەوەیەکی دیاریکراوی سیاسی برجوازی و لەو چوارچەوەیە چارەسەری بۆەکە ینی بە نظری ئەنج ئەمە بەشێکی لەم لەوانەیە کە ینی فەمینیستە سۆشیالیستەکان و فەمینیستە مارکسیستەکان بەڕاستی ئەوانش دەور نەخشێکی گەوریان هەبووە لە شیکردنەوەی ئەم لایەنە جۆرا و جۆرانەی چۆسانەوەی ژنان و ئەو مەسەلانی کە تۆش باسیکردن ئەمانەش هەمووی واقعەتی ئەمڕۆیە لە سەرمایهداری ئەمڕۆیە من قسەکانم ئەمانە ینی شتێکی محەددی ئەمەم زیاتر گرتووە ینی کامەوە ینی سنووربەندیە بکەم لەگەڵ فکری ئایدیالیستی و فکری ینی اختیاریەت و ینی نوع لە ذهنی گەرایی و ولا آخر شیکردنەوەیان نوعێک لە ینی بیرروڕای سەرچینایەتی حرەکەی ژنان ینی بزوتنەوەی فێمینیستی و بزوتەمەکانی کە ینی لە پەیوەند بە پرسی ژنانەوە ینی بەڕاستی ینی مەسلەکە بەم جۆرەیە ئەگەر تەسەورێکی مادی حتا لەبانی فەلسەفیەوە ینی تەسەورێک و گیانبینیەکی مادیت نەبێ بۆ ڕەخنە لە ینی چەسانەوەی ژن لە کۆمەلگەی ئەمڕۆیە من باس لە کۆمەلگەی ئەمڕۆکەم باسی تاریخی پێشتی ناکەم ئێمە بێ ئەمڕۆ وەکو مارکسیستە بتوانین وەڵامی ئەوە بینەوە ینی هۆکارەکانی سەر لە نوێ بەرهەمهێنانەوەی ئەم داردەیە چیە هەموو دیاردەیەگە بێ لەم ڕۆیە تۆ جوابی وەڵامی سەر لە نوێ بەرهەمهێنانەوەی بیتەوە مەبدەیەکی مارکسی و مارکس لە بەتایبەتی لە کەپیتاڵە زۆر بە تەفسیل دووبارەیە کاتەوە ئەیڵێتەوە ینی ینی بۆ نمونە بۆی ئەمە زیاتر ڕوون بکەمەوە مەسەلەن لە بواری دەوڵەتە کە باز لە دەوڵەتی دیکتاتۆری لە وڵاتانی ڕۆژئاوڵاتە ئاکرێ بەنەوە عیباتەوە بۆ نەمەڵێک لە کارکتەری ئیستیبدادی و ئیستیبدادی شەرقی هەیە و دەوڵەتێک کە لەم وڵاتانە دروستە بێ ئەم خەسایسەی پێوەیە ئەمە وەڵامی ناتەوە لەم ئەهدە تازەیە تۆ بێ وەڵامیەوە بیت تۆ سبەبی دیکتاتۆریەت چییە بۆ دیکتاتۆری زیینوە ینی بۆ جوازی لە هەموو جێگەی دیکتاتۆریە مەبەست ئیستیبدادە زۆرتر ئیستیبداد مەخسەن یان دیکتاتۆری تەبەقە ناڵێم ینی باسی استیبدادی سیاسیەکە ینی دیکتاتۆریەتی سیاسی بەهەرحاڵ ئەمە ینی ئەمە لایەنێکی عینەن ئەم دیاردەیەتەوە بۆ مەسەلەی چەسانەوەی ژن و بەردەوامبوونی ئەم دیاردە ینی مەبەسم ئەوەی ئەوان کۆمەڵێشتی زۆر باشە نێناوە بەڵام ئێمە وەکو تۆ خۆشت ینی باست کرد و باسی ئەنیسا ئارماند و ئەو تعبیرەی کە بەکاری هێناوە کە بەڕاستی تعبیرێکی دروستە ینی کۆمەنیزم بەبێ بزوتنەوەی بەبێ ڕزگاری ژنان نابێت و ڕزگاری ژنانیش بەبێ کۆمەنیزم نابێت ئەمە مەسلەیەکی ینی فۆرمولەیەکی زۆر بەسیتە بەڵام زۆر عمیقە ینی زۆر جددیە ینی ئایا ئەمە وایە ئایا فعلا نییە لەگەڵ سەرمایهداریە تا سەرمایهداری بمێنێت باسکردن لە ڕەهایی ئازادی تەواوی ژنان ئەمێنێت ینی تحقیقە بێت نابێت نەک ئەوە حتا ئەگەر لە مەراحیلی ئەوەڵی ڕاگەیشتن بە دەسەڵاتێکی سۆشیالیستی و تحرک بە ئیتیجای ینی کۆتاییهێنانی ملکێتی تایبەتی ینی خاوەندارەتی تایبەتی و ئیسقاتی سەرمایە هێشتا وەکو ئەو تەجربەیە کە لە ئیتحادی سۆڤێتیا ڕوویە لە ساڵەکانی 1920 ئەو فترانەیە کە ئەنیسا ئارماند ئەو حرەکە گەورەیە دروست بوو ینی هێشتا سیرەکەی کۆمەڵی کێشەی زۆر گەورە لە بەردەمی ئەوە هەیە کە ینی کە چۆن بتوانێت ئەم ڕگوڕیشەی ئەم سیستەم و چەسانەوەی ژنان لە بن هەڵکێشە لە کۆمەلگەیە ینی بە عملی و بەواقعی و لە باری تاریخیەوە زوڵم لەسەر زوڵم چەسانەوەی ژنان پەیوەستە بە سیستمی کۆمەڵە اقتصادی و اجتماعیەتەکان کە لە ئاران لە عهدێکی تاریخیە و ئەمە لە عهدی ئەمڕۆ عهدی سەرمایهداریە لە ناو سەرمایهداریە بێت وەڵامی ئەو مەسلەیە بیتەوە کە ئەم چەسانەوەی بە چ شێوازە خۆی دووبارە ئاکاتەوە و لە هەمان کاتە ڕێگەکانی خلاصبوون لەمە لەکوایە ینی ناکرێ ئێمە لە بزوتنەوەی ڕزگاری خوازانی ژنانە لە کاتێکا کە مەسلەکە ئاخر پلە چینایەتیە ئاخر پلە پەیوەستە بەوە کە تۆ لە سیستمی سەرمایهداری کۆتا ڕزگارت بێ و ئاخر پلە پەیوەستە بەوەی کە ئیسقاتی سەرمایە و مولکێتی خاصە بکەیت لە کۆمەلگەی بەشەری ئەمڕۆیە لە کاتێکە ئەو بیهێڵێتەوە لە چوارچێوەیەکی کەی
فوقي ذهني واختياري ومجموعه مسائل اصلاحات كاتواني اصلاحات من نموت مقاله دشات باسم كردووە ئەتوانێت ئیسلاحاتی زۆر جدیش بێنێ ئیسلاحات بێنێ بەس ڕێکگۆڕی هەڵکێشانی ستەم و چۆسانەوە و زوڵم و سەرکورد لەسەر ژنان ینی بەڕاستی ینی پەیوەندێکی ئۆرگانیکی هەیە بە سیستمی اقتصادی اجتماعیەوە و بە نوعی ملکیەتی خاصە و بە نوعی نەمەتی فامیلی کە موجودە لە کۆمەڵگەی سەرمایەداریە من لەو مەقالەشە باسیۆم کردووە کە فامیلی ظاهرەیەکی تاریخیە وەکو هەموو زەواهرەکانی کە ینی فامیلی ئەمڕۆکە هەیە لە کۆمەڵگەی سەرمایەداری و حتا بە دەوریشەکە لە کۆکتێل یان بە شکڵێکی زۆر مەزیجێکی ستەمناک بەسەر ژنانەوە کە عشایەت و قەبەلیەت و ئەمانە لە وڵاتانی وەکو عێراقا کۆنتترۆڵێکی خەتیرەکە بەسەر وەزعی ژنانە ئەمەژە چێتە سەری بەڵام ینی نوعی ملکیەتی خاصە و ینی هاوسەرگیری تاکی ئەم کۆمەڵگەیە و عادی ئینتاجی بەشەری ئینسانی کرێکار و عادی ئینتاجی ئینسان لەسەر ئەساسێکی طبقایەتی جیاواز ینی کێشەیەکی هەر ئەساسیە بۆ مەسەری ستەم و چەسانەوەی ژنان و بەردەوامی ئەم ستەم و چەسانەوەی لە عادی ئەمڕۆ ینی لە داهاتووشە ئەگەر سیاست و منهجێکی مادی و مارکسیستی و ینی ئینتقادی شۆڕژگەرانت بەدەستەوە نەبێت دقیقا ئەمەی کە باسێکی کە پەیوەستەیە ینی ئەستەم لە ژنان پەیوەستەیە بە بوونی سیستمی چینایەتیەوە یان لەو ڕۆژەوە کە چینەکان دروست بوون لەو ڕۆژەوە کە مڵکایەتی تایبەتی دروستەوەکەی کە لە ئەنگڵ باسێکە لەو ڕۆژەوە کە مڵکایەتی و خاوەنداریتی تایبەتی دروست بوو لەو ڕۆژەوە پێگەی ژنان لە چاو پیاوانە بۆتە پێگەیشی دەرەجەدووە بۆ ژنان کەوتونەتە بندستی پیاوانەوە یاخود کۆمەلگا وای نیشانداوە کە پیاوان دەسەڵاتدارن بەسەر ژنانەوە ژنان پلەدون لە کۆمەلگایە ئەوەی کە ئەمڕۆ مثلا لە ڕۆژگارێکی ڕابردووە بەهۆی ئەو نەمەتی ئینتاجە بۆ شێوەی کارکردن و بۆ شێوە بڵین بەڕێوە بردننی ئابووری کۆمەلگا زۆر جار ممکن بوو مبەرری بۆ بدۆزێتەوە ئەمڕۆ پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئەمانە زۆرێک لەو مبەررانەی کۆتایی پێێنە وەڵام لە ئازاری بینین کە ئەمە درێژەی هەیە بەباسەکەش تەنها لەسەر ئەوە نییە ینی ئەو تەسویرانەی کە ئەڵێن لە مەسلەی شەوسانەوەی ژنان یا بندستی ژنان پەیوەندی بە سیستمی سەرمایهداری و هەیە باسەکە لەسەرەوە ناکەن دەی سیستمی سەرمایهداری سیستمێکی چەوسێنەرە هەموو ئەو جیاوازیانەی کە لە بینی ئینسانی بۆ ئینسانێکی تریا هەیە لە ڕەنگی پێستەوە بیگرە تا دین تا قەومیەت تا تەمەن تا جنس ڕەگەز هەموو ئەمانە بەکارێنێ بۆ دروستکردنی جیاوازی دابڕدابڕکردنی بەشەرەکان لەگەڵ یەکترا بە مشەخەسیە چێتە سەر ئەوەی کە چەوسانەوەی ژنان پێویستیەکە لە پێداویستیەکانی دووبارە بەرهەمەهاتنەوەی ئەم سیستەمە وەکو سیستمێکی ئابووری کۆمەڵایەتی یعنی باسەکە ئێستا ئەمە گەر وردی بکەینەوە مەسەرەن بهێنینەوە سەرزەوی لە ئاستی کۆمەلگایشی وەکو کوردستانە ئەمانگەێنێتە ئەوەی کە ئەم تەبلیغاتە زۆرەی ئەم جوڵانەوە زۆر فراوانەیە کە زۆر جار بەرامبەر بە کۆنەپەرستی گوایە وەستاوەتەوە و دیفاع لە مافەکانی ژنانەکە و دیفاع لە یەکسانی ژنانەکە لەگەڵ پیاوانە لە بەرامبەر یاسایە ئەگەر چی لە هەر جێگایەکە کە ڕوبەڕووی هەڕەشابێتەوە جێگەی پشتیوانیە بەڵام ئەم جوڵانەوەی ئەو جوڵانەوەیە نییە کە ژنان بگەێنێ بە ئازادی و یەکسانی لە هەمان کاتە بیگەێنێ بە ڕزگار بوون بە معنای ئەوەی کە بە ئینگلیزی پێڵێن ئیمانیسیپیشن یعنی ڕزگاربوون و ڕەهایی لە دەست هەم ستەم و چەوسانەوە هەم یەکسانی لە بەرامبەر پیاوانە ئەوەی کە ئەتوانێت ژنان بەم جێگایە بگەێنێ بەشداربوونە لە پرۆسەی ئاڵوگۆڕپێدانی گشت کۆمەلگا لە کۆتایی پێهێنان بە سیستەمی چینایەتی لە کۆتایی پێهێنان بە خاوەنداریەتی تایبەتی لە کۆتایی پێهێنان بە سیستەمێکە لەسەر بنەمای کاری کرێگرتەوە چەوسانەوەی کاری کرێگرتە دامەزراوە ئەمە کۆتایی پێێنەیە جوڵانەوەی ژنانیش هەر تەنها ئەتوانێت زۆرەکەی ئەوەی کە بەرابەریەکی شکلی یەکسانێکی شکلی لە ئاستی کۆمەلگایە بەدی بێنێ مەواقعەکان بۆ نمونە وەکۆی کە مەسەلەن شوێنێکی وەکو تورکیا ڕۆیا تانسۆچی دەرهات سەرکردەی سیستەمێکی فاشستی کردماوەیە یاخود لە پاکستانە بێنازیل بۆ تۆ سەرۆکایەتی دواکەوتوترین سیستەمی عەشایری کۆنەپەرستی کردو ئەوانە هیندستان هەر هەمان شت بوو یاخود لە جێگاکانی ترەکە ئەم موقعیتە بەدل بە ژنان بدراوە بەڵام بەبێ ئەوەی هیچ کاتێک ئەمە بەمانای ئازادبوون یاخود ڕزگاربوون یاخود یەکسانبوونی ژنانێک بێت کە کارگەر بوون و زەحمە چێژ بوون و ژێر چەپۆکەی سیستەمی سەرمایهداری بوون بەم ئەتیبارە
ئەگەر لە شوێنێکی وەکو کوردستانە قسە لەسەر جوڵانەوەی ئازادی خوازانە ئەکرێ ڕزگاری خوازانە ئەکرێ بۆ ژنان ئەبێ ئەم جوڵانەوەی قسە بکە لەسەر هەموو مەسایلەکانی ژن نەک تەنها پێگەی سیاسیات ینی باسەکە من زۆر جاروای ئەیبینم هەتا لەلایەن بەشێکی زۆریش لە ئێمەکەمانان کۆمونیستەکان و چەپەکان لە ڕابردووشە بەحسەکەمان لە ئاستێکی سیاسیا مەطرح کردووە دەسەڵاتی سەرمایە لە وڵاتی ئێمە دەسەڵاتێکی کۆنەپەرستە کۆنەپەرستی سیاسی حاکمە پێویستمان بۆ ژوازی پێویستی بەوەیە کە دەست بە هەموو نەریتە کۆن و قەدیمەکان و ڕابردووی کۆنەپەرستەوە بگرێ بیانژێنێتەوە و ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوا ژنان بندەستن نەک ئەوەی کە ئەساسەن خودی ئەم پرۆسی دووبارە بەرهەمهاتنەوەی سیستەمی سەرمایهداری تۆ چەندێک سەرمایهداری پێشەکەوێت چەندێک تەکنۆلۆژیاچێتە پێشەوە چەندێک هەتاکو کۆمەلگا پەیوەندەکانی ئەبێتە پەیوەندی سەرمایهداری زیاتر و زیاتر ژنان نەک تەنها لە مافەکانیان بەهرەمەند نابنوانە بگرە زۆرتر و زیاتر قورساییەکەوێتە سەریان ژنان ئەگەر لە ڕابردووە تەنها کاری ماڵیان کرد ئەمڕۆ مەجبورن کاری ماڵیشەوە کاری دەریشەوە بکەن ئەگەنی بەبارەکەیان دوو چەندان بۆتەوە یعنی هەم ئەبێ لە دەرەوە خەریکی پارە پەیداکردن بن بە هەموو ئەو گیر و گرفتانی کە لە بەردەمیانەیە بە هەموو ئەو نایەکسانێنی کە لە شوێنی کارەکانە ئەیبینن بە هەموو ئەو بربەستانی بۆیان دروستەکرێ بە هەموو ئەو ممکنە بازێجار هەتا تەحڕوشی سێکسی بن بە قوربانی ئەمانەوەوانە بە هەموو ئەو شتانەوە دووبارەکە دێنە ماڵیشەوە هەمان ئەو کارانەی کە لە ڕابردووا کردوانە هەمانش دەبێت درێژەی پێ بدەنەوە یعنی سەرمایهداری و پێشکەوتنی سەرمایهداری ئەوانە نەک ژنان ڕزگار ناکات بکە زۆرتر و زیاتر ژنانە با بە قوڕاوە باسی ڕزگاربوونی ژنان لە سیستەمی ئێمە باسی ڕزگاربوونی ژنان و بەدیهێنانی ئازادی و یەکسانی بۆیان بە هیچ جۆرێک و بە هیچ شێوازێک بەدەر نییە لە بەدیهێنانی ئازادی و یەکسانی گشتی لە کۆمەلگایە ینی مەبەستمەوە نییە با ژنان بچەوسێنەوە و سیستەمیان لێ بکرێت و چەند ژنیان پێ بکرێت و مەسەلەن مافی تەڵاقیان بەدەست نەبێت و نەتوانن مەسەلەن لە هەمان مافی یەکسان لەگەڵ پیاوانە بەهرەمەند لە کۆمەلگای ئێمە تا سوشالیزم تحقیقە بێت بەڵام حقیقەتەکەی ئەوەیە هەموو ئەو شتانەشی کە باسمان کرد ئەگەر بەدی بێتەوەوانە هێشتا لە ڕووی جەوهریەوە ژنان نەیانتوانیوە بە ئازادی و بە یەکسانی لا ئازادی و لە یەکسانی بەهرەمەند زۆر ڕاستە یعنی لەو بارەیەوە بەڕاستی ئینسان بڵێن دوو شت جیا بکاتەوە یەکەم لەباری سیاسیەوە بە حکمی ئەوەی کە چەسانەوەی ژنان ینی بووە بە ینی منهج و استراتیجەتی ئیسلامی سیاسی و حتا یعنی ئەتوانم بڵێم من هەر لە وتارەشە باسم کردووە ینی وڵاتە بۆرژوا ئیمپریالیستەکان بەوەی کە ینی بە دوای استراتیجەتی سیاسی خۆیانەوەن ولا پەیوەند بە ینی چەسانەوەی ژنانەوە لاەن گرنگ نییە ینی ئیسلامی سیاسی دەسەڵاتی بەدەست بێ و مهم ئەوەی استراتیجەتی ئەو خۆی بڕاوکو لە عێراق ئەو تەجروبەمان بۆ 20 ساڵە دیومانە ینی ژن چی بەسەر هاتووە لە عێراقا و چۆن ینی دووەلی بورژوازی ینی ئیمپریالی بەتابەتی ئەمریکا و غەرب ینی ئەو دەسەڵاتیان یا تەسلیمی دەستی ئەوان کرد و ینی بە بەرچاویانەوەی کەم مهمە استراتیجەتی ئەوان بەردەوامی احتیلال و شتە ئەساسەکانی خۆیانە ئەوەی کە ژن لەو مۆریدا چی بەسەرێت کێشیان نییە وەکو بزەبر لە تەحالفێکی ئێرهابیان تیرۆریستیان بەدژیژن هەم ئیسلامی سیاسی و هەم دۆلی هەم وڵاتانی بۆژوا ینی وڵاتانی ئیمپریالیستی یعنی ئەوە حقیقەتی دنیای ئەمڕۆی بەتایبەتی لە بەرخوردیان بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە اینجا یعنی مەخسەم چۆنە لەباری سیاسیەوە ینی شاخێک ینی بۆ چۆن بڵێ دەریایە لە نامەتی و کارەسات و ستەمکاری هاتۆ بەسەر ژنە لە وڵاتانی شەرقی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەوەی ئێرانە بینن کەم بزوتنەوەی کە دەستی پێکردووە ینی تۆ تەسەوری کە بزوتنەوەیکی عەزیمی کۆمەڵایەتی ئاوەها ینی کە هەوڵەدا حیجاب لابات ینی ئەبێ بە شتێکی گەورەی ئیجتیماعی و گرنگ و سیاسی شۆڕژگەرانە لە ناوچەکەیە مەخسەم چۆن ئەو جەنبە سیاسیانەوانە هەمووی هەن باسی ئەسڵی ئەوەیە کە ئێمە بگەڕێنەوە بۆ سەر ئەسڵی مەسەلەکە کانی بزوتنەوەی ژنان بزوتنەوەی ڕزگاری خوازانی ژنان ئەبێ بزوتنەوەیکی ڕزگاری خوازانی جەماوەلی بێ لە ئاستی ینی چالاکەوانی سیاسی معەن یاخود ڕەوتی سیاسی معەنی ئەوەی کاتوانێت بڵێن دیفاعکە تیۆریزەی
ئەم مەسەلەی زوڵم و ستەم لەسەر ژنان بکە و چەسانەوەی ژنان بکە ئەمانە لەوە واوەتە بێت تەحویل بۆ حرەکەیەکی کۆمەڵایەتی کە خۆی تەبقایەتیە خۆی چینایەتیە مەسلەی ژنان ئەکسەریەتی زۆربەی هەرە زۆری ئەو ماسات و کارە سارتانش کە بەسەریان نادێ ینی ژنانی کرێکار و زەحمەکێش و نەداران و کەم دەرامەتن بەڕاستی یانەوە واقعاتێکە لە هەموو ئەم وڵاتانە و لە دنیاشان لە هەموو عالەمە ئەمە لایەنێ لا نێکیکەی کە من ینی بەڵێن ئەومان لەبیر نەچێت ینی لە بیدایەتی وەکو خۆش ئاگاداری ینی لە بیدایەتی ینی 1920ەکانە ینی 1920 ئەوانە دواتر شەتاکو 1930 یعنی خەتەپلانێ لە رووسیا کراوە بە بۆنەی بەشداریکردنی ئەو مارکسیستە سۆشیالیستە فێمینیستانە بینی دوو قەوزاوە بڵین ینی فێمینیزم بە معنای دیفاعکردن لە قەزەی ژنان ینی هاتوون ئەوان جیاکرد و ئەوان لە یەکێتی سۆڤێتا و لە ناو ئەو حرەکەی ینی بەرشەفی ئەو کاتەیە ینی توانیویانە جێگە بکەنەوە بۆ مەسەلەی ژنانی کرێکار و زەحمەکێش و فەلاحین ئەو فترەیە یعنی دواتر کە ستالینیەت هاتووە ینی سەیطرەی و کۆنتترۆلی کردو بەسەر حرەکەی ئیشتراکی و بەسەر ینی ئاڵوگۆڵێکی گەورە و پاشەکشەکراوە بە حرەکەی سۆشیالیستی لە زمنیشان پاشەکشەکراوە بەم مەسەلە بیدایانەی کە لە سەرەتای شۆڕشی بەرشەفیە ینی چالاکەوانە ژنە سۆشیالیستەکان ویستیان تحقیقیکەن وفرزیان ڕێکخراوی ژنانی کۆمونیستیان هەر هەڵوەشانەوە ئەو ڕێکخراوە بەشێک بوو لە بەرشەفەکان هەڵیان وەشانەوە ئیلغایان کردەوە هەڵیان وەشاندەوە ستالینێت هەڵی وەشاندەوە دواترەمە بوو بە نەمەد لە عالەمە ینی هەرچی ئەوەی ینی حرکاتی پرۆستالینی بووە هەمووی بە نەوعێک قەزەی ژنانی لە معادلەی خۆیان دەرکرد و کردی بەوەی کە حیزب بۆ یان بە ناوی کۆمەنیزم و بە ناوی حرەکەی کۆمەنیستی ژنان مەکانەتی تایبەتی خۆیان نییە باشە دواتر چەپی ڕادیکال و چەپی منتەقید بەم جەریانە هات جێگەیەکی کردەوە بۆ مەسلەی ژنان بەنەوعێکی کاکە ئەمە نا ئەتوانێت تۆ نەزەماتی جەماوەری ژنان دروستکەی بەجیا لە ناو حیزبە و ئەتوانێت پەیوەندیەکتە بێت لەگەڵیا دواتر ئەمەش تووشی ینی نەوعێ لە ڕادیکالێتی سیاسی و منهەجێکی ئایدەلیستی و وەکو چۆن بڵێ زیهنی گەرایی بوو لە پەیوەند بەم مەسەلەیەوە ئەم قەزەیە جارێکی کە ئێمال کرایەوە من ئەوەی کە ئەمرێ ئێستا باسیکەن و بچینە سەرەوەیە کە جارێکی کە ئەو مەبادیە ئەسڵیانەی ینی ئێرتباتی ینی پەیوەندی ڕزگاری ژنان بە وەکو مەسەلەیەکی چینایەتی کۆمەڵایەتی وەکو بەشێک لە سیستمێکی کۆمەڵایەتی وەکو پرۆسەیەکی شۆڕژگەرانەی تاریخی بچینەوە سەر ئەو مەسەلانە لە ئاستیەوە دەریکەین کە تۆ جێگەیەکی بۆکەی تۆ ناو حیزبەکەتە ئەبێت جێگەی بۆ بکرێتەوە لە ناو خودی خەباتی چینایەتی کۆمەڵگەیە و ئەو هەچ حیزب هەر تارێکی کۆمەنیستی کە بێوێ کارێ بکە لەم پەیوەندەوە یعنی ئەبێ ئەم ئایدیە باتەناوە و ئەمە تحقیقکە یعنی ئەگەر هەر جەرانێکی کۆمەنیستی بتوانێت ینی پەیوەندێکی تۆن لەگەڵ حرەکەی ڕزگاری خوازانەی ژنانی کرێکار و زەحمەتێکە بە شێوەیەکی مستەقل جێگەی بۆ بکاتەوە وەکو من لەو مەقالەشە باسم کردووە یعنی دایلەکتیکی ئەم پەیوەندی بینی حرەکەی کرێکاری و بینی حرەکەی ڕزگاری خوازانی ژنان جێگە بکاتەوە لە بزوتنەوەکەیە بەڕێی من ئەماتوانێت یەک دەفعی گەورە بە قەزەی ژنان لە منطقی شەرقی ئەوسەط و لە هەر شوێنێکە کە ئەمە تحقیق ببێت جا ئەمە ینی پێویستی بە دووبارە ینی بەچوونەوە بە پیاچوونەوە بەشێک لەو سیاسەتانی کە تۆ باست کرد ینی بەو ڕادیکالیزمە سیاسی کە لە سەطحی عامە هینەکان بازەکە کە من ئەوە بڵێم ینی هەموو یەکێک لەمانە هەم فیمینیستەکان هەم ئەم ڕادیکالیزمە سیاسی کە لە ستالینت هاتە دەرێ و توانینەوە ئەجێگەیەک بۆ قەزەی ژنان بکاتەوەمانە هەمووی دەوری چاکیان هەبوو بۆ مەسەلەی ئاگاهی بە قەزەی زوڵم لەسەر ژنان و ستەمکاری لەسەر ژنان و تحقیقی هەنێ مەسائلیان کردو بەڵام ئەمە نایگرێت ئەمە کافی نییە لە کۆمەڵگەی سەرمایه‌داری ئەمڕۆیە لەم ئەموو ناکۆکی و ئەم هەموو استراتیژیەتە کۆنەپەرستانەی کە لە ئانادایە بەڕاستی ئەبێ کۆمەنیستەکان ینی بە دوای سەرهەڵدانەوە و دروستکردنی بزوتنەوەیەکی ژنانی ئازادی خوازانە و ڕزگاری خوازانەی سۆشیالیستی بن لە کۆمەڵگەکانە و ئەمە بتوانێت بە عملی ببێ بە واقع بڵێن لەوە زیاتر کە باسەکە دیارە ئەتوانین باسەکە هەر ئەوەیە کە ئێمە بە شوێن جوڵانەوەیکی سۆشیالیستیان بە چ معنایەک بەمانە ئەوەی کە جوڵانەوەیەکی ژنان کە بەشێکە لە خەباتی
ڕزگاری خوازانەی چینی چەساوە لە کۆمەڵگەی سەرمایهداریە بۆ گۆڕینی ئەم سیستەمە هێنانەتی سیستمێکی یەکسان و ئازاد لەسەر بنەمای هاوبەشی هەموو کەس لە بەرهەمهێنان و بەشداری هەموو کەس لە بەرهەمەکانی بەرهەمهێنانە ئەمە بینەکەمانە بەڵام ئەمە بە چی تەشخیص دەکرێتەوە یەکەمین شت ئەوەیە ئێمە لە تەحدیدی مشکلاتەکان و ئیستیهاد و شەوسانەوە و ستەمێکە لەسەر ژنان بەپابێ هەر ناوێکی بۆ بەکاربێنین لەمە دوورکەوینەوە کە باسەکە تەنها بکەین بە باسی مثلا زۆر چار سێکسوالیتێتی ژنان کراوە بە محوەری هەموو مەسائلەکانی ژنان ینی لە کۆمەڵگەی ئێمە دروستەکە سێکسوالیتێتی ژنان بە جۆرێک لە جۆرەکان هەمیشە لەژێر هەڕەشەی ئیسلامەکانە بووە بەڵام ئەگەر جوڵانەوەی ژنان ئەوێ جوڵانەوەی ئازادی خوازانە بێ بە تعبیر لە جەوهری ئازادی خوازانی خۆی بکە نابێت تەنها وەڵامێک بێ بە ستەمێکی سیاسی کە لە بەرامبەر یاکرێ نابێت تەنها وەڵامێک بێ بە پەلامارێکی کولتوری کە خراوەتە سەری نابێت تەنها وەڵامێک بێ بە قسەی ئەم مەلایە فتوای ئەو مزگەوت یاخود هەوڵ و تێکۆشان و بەرنامەی ئەم حیزبی سیاسی کۆنەپەرست و ئەو حیزبی ئیسلامی تیرۆریست باسەکە ئەبێ تەجاوز بکە لەمەوە بڕوات تعبیر لە خۆی بکە بۆ تعبیرە لە خۆی مەبەستمەوەی هەموو کێشەکانی ژنان ببینێ ئەنی مەسە ژنێکی زەحمەتکێشی کۆمەلگای کوردستان سیر بکەین و ئەوانە باسەکە هێرەوە نییە کە ئازاد نییە لەوەیکەوە هاوسەر هەڵبژێرێ ئازاد نییە لەوەیکەوە خۆشەویستی بکە ئەگەر جلێکی کورتی لەبەر کردوانە بێ بە جێگەوتان و تەشەری کۆمەلگا مشکلەکەی لەوەیە ژن لە کۆمەلگایەوە چەند جاریشم من ئەمە و تۆتەوە یەکەمی کەسە لە خەو هەڵەسێ ئاخر کەسەکە ئەخەوێن کە وەختێک نان ناوێت لە هەموو کەسەوێت کەمتر نان کە وەختێک کارەبا نابێ ئەوە مەسئولی گەرمکردنەوەی ماڵ ئەوە مەسئولە لەوەی کەوا چۆن چۆنی کێشەکانی ئەو بێکارەباییە چارەسەر کات و چۆن ڕێگایەک دۆزێتەوە بۆ ئەم کێشانە کە ئاو نابێ ئەوە بێ بە شان و بەتەنەکە ئاو بێنە لە دوورەوە بڕوا خەریکی ئەوە بێ نەخۆشەکەوێ لە ناو ماڵات چێ بناو بێت چێ ئینسانی بەتەمەن و بە ساڵات چوو بێتەوەوانە مەسئولێتی ژنەکە ئاگاداری بێت و هەموو ئەو کارانەی ناوماڵ کە پێویست تێداویستێکە بۆ ژیانی ئینسان بۆ دووبارە بوونەوەی ژیانی ئینسانەوانە کەوتۆ بەسەر شانی ئەم ژنە زەحمەتکێشەیە یعنی ئەم ژنە هەموو ئەم کێشانی هەیە هەموو ئەم گرفتانی هەیە ڕێکخراوێکی ژنان کە ناتوانێت لە هەموو ئەو ناڕزایەتی کە ڕۆژانە ژنان لەمە دەریە بڕنیان ئێمە بەناو گەڕەکێکی زەحمەتکێشی شاری سلێمانی یاخود هەولێر یاخود کەلار و هەڵەبجەیە بڕۆین و دەرڕانیا بڕۆین بەناو ئەم کۆڵانەیە بڕۆتە لەم سەرتا ئەو سەر بەناو ئەم کۆڵانەی هەمووی دەنگ و هەرای ژنە بیستی ژن لەگەڵ مناڵە جاری وهەیە دەنگ بەرزەکاتەوە شەڕێکا پیاو لەگەڵ ژنا شەڕەکە ژن لەگەڵ پیاوە هەموو ئەم کێشانەی کە لە ناو گەڕەکانەیە ئەیبینی هەمووی نەتیجەی شەوسانەوەیەکی بەردەوامە کە ژن بەدەستەوە ناڵێن نەتیجەی ئەو ستەمەیە کە بە بەردەوامی لە ژنەکرێ بۆچی ئەم ڕێکخراوانە ناتوانن ئەم کێشانە ناتوانن ئەم ناڕزایەنە ناتوانن ئەم هاوارانە کە هەموو ڕۆژە بەرزەبێتەوە بکەن بە ماتریاڵی دروستکردنی ڕێکخراوی جەماوەری بۆچی فکر ناچێ بەلای ئەوەی کە ژن وەکو کائینێکی کاریگەر لە جوڵانەوە کۆمەڵایەتیەکانە لە جوڵانەوە بۆ ئازادی و یەکسانی زیاتر و ئەمانە ئیبێ لە پێنجۆنا بۆ نمونە من کۆمنتێکم بینی یەکێک لە هاوڕێیان لەسەر فەیسبوک قسەی کردووانە زۆر دروست و جوان بوو کارەبا بڕاوە ئاخر تۆ بێنیتە بەرچاوی ئەوەی کارەبا کەم کراوەتەوە لە شاری پێنجۆن زۆرترین کەسێک کە ئەتوانێت ئازێت و چەرمەسەری بەدەستەمەوە بچێشە ژنان لە ماڵە بەڵام خۆپیشاندانەکرێت لەسەر جادە یەک دانە ژنیتیان نبینی بۆچی ژنان نەتوانراوە بێن ببن بەو هێزێکەوە لە ناو ئەم کۆمەلگایە کاریگەر بێ ئەگەر ڕێکخراوێکی ژنان لە ناو شاری سلێمانیا لە هەولێرە لە شارە گەورەکانی کوردستانە لە شارە بچووکەکانە ئەوێت دەنگ و سەدای ناڕزایی ژنان بێ و ڕێکخراوێک بێ کە بتوانێت کاریگەری هەبێت لەسەر گۆڕانکاریەکان نابێت تەنها ڕێکخراوی نخبە بێ نابێت ڕێکخراوی ئەو هەڵسوڕا و چالاکوانە ژنان بێ کە لە هەموو کەس کەمتر مشکلەیان لە کۆمەلگای ئێمە بەڕاستی چالاکوانەکانی ڕێکخراوەکانی ژنان هیچ ژنێک بە ئەندازەی ئەوان ئازاد نییە هیچ ژنێک بە ئەندازەی ئەوان دەستی نەکراوەتەوە نابێت فعالین و هەڵسوڕاوەکانی ئەم ڕێکخراوانە تەنها ئەوانە بن ئەو ڕێکخراوانە ئەبێ ڕێگایەک دۆزنەوە بڕۆن پەیوەست بن بەم ناڕزایەتی ڕۆژانەیەوە ئەوەی ئەو دەم بە بۆڵی کە لە ناو خێزانەکانە هەموو ڕۆژێکەکرێ بەرهەمی ئەو تووڕەیە کە ژن هەیەی لە بەرامبەر ئەم سیستەمە ئەبێ بە معنایەتی بگین و بە معنای مامەڵی لەگەڵا بکەین و ئەگەر لەم مستەوایە مامەڵەمان کرد ئەو دەم ئەم جوڵانەوەیە تەنها بۆ گۆڕینی یاساکان نایەتە مەیدان تەنها بۆ دەمبەستنی فڵانە مەلاو فیسارە مزگەوت و فڵانە حیزبی ئیسلامی نایەتە مەیدان تەنها بۆ ئەوەی کەوا لە دادگاکانە
مافەکان یەکسان بێتوانە نایەتە مەدان یا لە تعلیم و لە خوێندن و ئەوانەیە بەهرە من دێژنان لە پێناوی ئەوەیە دێتە مەدان کە ژن موقعیت و پێگەی لە ناو کۆمەڵگایە شتێکی تر بێت و ئەمە بێ بەهێنان ئێمە ئێستا ئەمڕۆ لەگەڵ جوڵانەوەی ژنژیان ئازادیە لە ئێرانە بەرەو ڕووی جوڵانەوەی ژنژیان ئازادی خەریکە لەلایەن ئەم لیبرالیزمە جیهانی و لە قاڵە بەبێت هەرە پێ بە مۆزوعی ئەوەی مافەکانی ژنان و بۆیان هەبێت کە جل بە ئازادی خۆیان لەبەرکەن و ماکەن هەبێت کە لە چەکانیان بسووتێنە لەگەڵ هەموو داکۆچێکمان و هەموو دیفاعێکمان و هەموو پشتیوانێکمان لە هەموو مەزاهرانی لەم حرەکەتیا دەرکەوتووە بەڵام ئەم جوڵانەوەی توانێت ڕادیکاڵتر و فراوانتر و گەورەتر بچێتە پێشەوە ئەگەر ڕابەرایەتیشی دروست و سیاسەتێکی دروست بۆ پێشڕۆیەتی لە ئارایە بێ کامە دیارە ئەرچی سۆشیالیستەکان و چەپە هەمیشە وتراوە ژنان بۆی ئازاد بن ئەبێ بە چینی کرێکارەوە پەیوەست بن بە چینی کارگەرەوە پەیوەزن بەڵام ئێمە ئابێ بڵێن چینی کارگەر ئەگەر بێوێ ئازاد بێتوانە ئەبێ جوڵانەوەی ژنان بباتە پێشەوە لە هاوکاری لەگەڵا بکات و دەستی لەناو دەستیا بێت و پێکەوە پێشڕۆی بکەن و بچنە پێشەوە لەگەڵ لەسەر قسانەی تۆ هەر ئیزافان بۆ ئەوە گەر دوو قسە بکەم ینی ئەو جانەوەی هین پێنجن با لە بین نەچێتەوە ینی ژنان ینی ئەو حرەکەی زۆر زۆر کۆمەڵایەتی بوو ئەوەی کە من ئاگادارم بۆ ژنان ینی زۆر دەوریان دیوە لە ئامادەکردنی خواردن و ئەم مەسائلانە لەبەر ئەوەی کە کۆمەڵگەکە عینەوەی کە لە هین ڕوویە لە ڕاپەڕینی 2019 بە بەشێک لە ژنان تەمەنەوە هەموو ژنان نا بەشێک لە ژنان ینی خەریکی خەدەمات تەقدیمەکە جارێکی کە عینەشت ئەو دەورەی پێ ئەدرێتەوە دەوری ئەوەی کە ینی حرەکەیەکی سەوری مەطلبێکی زۆر جددیە کە فەرزی کردووە خەڵک بەڵام لە هەمان کاتە دەوری ژن کراوە بە ملحق بۆ ئەم حرەکەی بۆ پیاوان ینی بۆ تاقیقی حتا و مەطلبەش باشە ینی دائیمەن معادلەکە وا هین کراوە اینجا لە کاتێکا کە ژنان ینی ئەسڵان زۆر بە جددی و بە ینی ئەرکێکی زۆر گەورەشان کێشاوە بۆ لەباری لۆجستیکی بۆی ئەو مزاهری پێنج ڕۆژیە لەو شوێنە سارد و سەواڵ بەندانانێ بەڕێوە بچێت ینی کە هیچی دیان نیە و کەسیش پێی نازانێ ئەوەی کە من ئاگادار باشە یانی اینجا لە هەموو شوێنەکانی کەی ینی حرەکەتی ینی ڕزگاری خوازانەی ژنانە ینی خۆی ئەزانین چۆنە من تەسەورەکەم ئەبێ ئاسۆکە تەبەنی کرێت یانە ئەگەر تۆ ئەو ئاسوێت نەبێت ینی ڕێکخراوێکە و ئاسۆیی نەبێت ئەو خەباتەکە و چوارچەوەی خەباتکردنەکەی لە ئاسێکی دیاریکراوە دابنێ ئۆکێ ئەمە باشە هەچ ئیسلاحێک و هەچ ڕیفۆرمێ لەم لایەنانە ینی بەڕاستی نابێ ئینسان بە دژی بۆسێتەوە یاخۆ بڵێن قسێکی هین بکات من هەر لە تەواوی ئەو وتارەشە نەچوومەتە سەر ئەوەی کە باسی ڕەوەندە فیمینیستەکان بکەین و بێن دەستکەین بە نەقدیان چکارگە دەستکەین بە نەقدی ئەو ڕەوەندانە بێ ینی قسەی جددیتر و قسەی تەفسیلیتر بکەین لەسەریان بەڵام ئەوەی کە ئەوەی ئەتوانن هەرچ ئیسلاحەیە بەدەست بێنن بەدەستی بێنن بەڵام لە هەمان کاتە دژی هەموو تایارێکە وەسینەوە هەموو نەزەرێکە وەسینەوە ناو حرەکەی فیمینیستی ژنانە بێت یان هەچ حرەکەیکی کە بێ کە ئەم ینی وەکو ئینسانی مارکسیست بە قسەکەم ینی کە ئەم ئەسڵە ئیجتیماعی و طبقاتی ئەم پەیوەندیەی پەیوەستبوونەی ئەم پەیوەندەی بینی چەسانەوە و ستەمکاری لەسەر ژنان بە خودی کۆمەڵگەی سەرمایهداری ینی ئەگەر کەسێک یعنی دژی ینی سۆشیالیزم و دژی ڕەهابوون لەم سیستمە بێت یانیەوە بە طبیعەتی حاڵێکوێتە بەرەیەکی کۆنەپەرستانە و دژە ژن پێشەم بوو ئەوەی کە بگوێتە بەرەی دژە خەڵکانی کۆمونیست و مارکسیست یعنی جەدەلەکە بەم شێوەیە ینی جەدەلەکە بەم شێوەیە کە تۆ ینی چەسانەوەی ژنان لەناو سیستمێکی ئابووری و اقتصادی و سیاسی و کەلتوری و ینی سیستمێکی تەشکیلەیەکی اقتصادی ئیجتیماعیە ئەبینی بە هەموو لایەنە جۆرا و جۆرەکانیەوە یان جیایەکەیتەوە بە شێوەیەکی زیهنی و اختیاری لە ئاسێکی معایەنە هینی بۆ دانێت ینی نەجاتبوونی بۆ دانێ ئەم فەرقێکی گەورە هەیە لە بینی ئەم دوو نەزەرەیە ئەم دوو مەنزۆرە بۆ دنیا و بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازانیشنە طبعا ئەوەی کە ینی ئێمامانەوێت تاکیدی لەسەر بکەینەوە بێ مەفروزە تاکیدی لەسەر بکەین یانەوەیە کە ئەم دیاردەیە دیاردەی سیستمێکی کۆمەڵایەتی و اقتصادی و اجتماعی و سیاسیە باشە سیاسی و حتا فەرهەنگیش بەمانایە کە خۆی عادەی خۆیەکاتەوە اینجا تۆ ینی ئەگەر ینی ئەمە جاکەیتەوە لە خودی ڕەوەندێکی تاریخی کە ئەوێ ینی لەگەڵ بە دژی کولی ناکۆکیەکانی ئەم تەشکیلاتەیە
وجایەکەی تۆ سەفحێکی معینی پێکەیت و یعنی ئیتاری سیاسەتی برجوازی ئەهێنیتە ئاراوە ئەوە بە موقعەتێکی کۆنەپەرسانە وەرەگری ناوەکەی و کڵێشەکەی هەرچێک بێت ناتوانێت دەورێکی شۆڕژگەرانە بگەڕێ. بەهەرحاڵ من بچمەوە سەر ئەوەی ینی معادلەکان ینی من تەسەورەکەم هەر ئیتیجایەک هەر حرەکەتێک ئوفقێکی سیاسی و تەسەورێکی معینە ئەوەی کە ئەوەندێکی لاقی بە مارکسیستەکانەوە هەبێت ینی من حەزمە کرد لەم لقای من و تۆە ئێمە ینی ئەم دیبێتە لەگەڵ کچانی چالاکەوان و کەسانی سۆسیالیستی ینی ژنانی کرێکار و ئەوانەیە ئەم دیبێتە بکرێت کە ئەمە چ پەیوەندیەکی هەیە ئەمە چۆن ینی کێسێک و پرسێکی هەرە گرنگی سیاسیە ینی پرسێکی هەرە گرنگی سیاسیە و ئێمە بە دوای خلاصینەوە لە ڕیشە هەڵکێشانی ئەم جەوروستەمەین و ئەمە ئیتر ینی حقیقەتەن ئەوەیە کە تا ئێستا ینی وەکو پێشووتریش باسمان کرد ینی تا ئێستا ینی ئەوەی کە پێشووتر حرەکەی شۆڕژگەرانەی سۆسیالیستی لە تاریخیان بەدەستی هێناوە ئەوانە خراوەتە لاوە کراوە بە مڵکی ستالینیزم و ینی ستالینیزم و سەرمایه‌داری دەوڵەتی لەم لاشەوە ینی تیاراتێکی برجوازی و تیاراتی ڕادیکال و تیاراتی حتا فێمینیستی معین هاتنەتە ناو ساحەکە و ئیشی قسمێکیان ئیشی باشیان کردوەتیایە بەڵام سێرەکەی ئەوی کە داپۆشنەوە بەڕێی من ئەبێ ئەم معادلەیەکەوە نقطەی جەوهەریە لەم باسانە ئەمانە عکسکەینەوە و ئەمە بە ینی ئەنوا ئۆشکال ئیش شێوێت ینی هەم بە تیۆری جوابی تیۆری بدرێتەوە ینی وەکو بیدایەت و ئیش دەستپێکردنی دیبیت بکرێتەوە لە ناو حرەکەی شۆڕژگەرانەی ئازادی خوازانەی ژنانە و لەناو حتا تیاراتی کۆمەنیستی و حرەکەی کۆمەنیستی لە ناوچەکە ئێمە سەباسی عێراق و هەرمی کوردستان و عێراقەکەین و بتوانێت ینی جەدەلێکی سیاسی فکری جددی لەسەر ئەم مەسالانە بەرپا بکرێت و بەڕێی منیسا وەختێتی ینی بەتایبەتی کە ئەم اعتراضاتانی لە ئێرانە هاتوۆتە ئارەوە ئەم حرەکە شۆڕژگەرانەی کە لە ئێرانە بووەوە احتمالە ڕەخمەوەی کە تۆزی ئێستا جمودێکی بەخۆیەوە بینیوە بەڵام ئەمە ینی ئەمە موزەجی داهاتووە من موزەجە لە مەڵتقەکە و ئاسانەکانشی ناڕوە اینجا بەڕێی من ینی حتا ئەو شعاری کە تۆ باسی کرد مۆزوعی ژن ژیان ئازادی کە من خۆم شخصەن ینی شعورەکەم ئەویش ئیلا حەدین ما ئەو ناوەڕۆکە کۆمەڵایەتی و طبقایەتی ڕزگاری ژنان لە بیرە باتەوە بۆ بە شعارێکی عموم خەڵقی عمومی و لەو عمومیەتە ینی نوعێک کاڵەم و زینەگەرایی و اختیارێتە یەتە ئاراوە کێسە ئەسلێکە پرسە ئەسلەکەی خەباتی ئازادی خوازانەی ژنان ئەچێتە لاوە و لە دواشی کردنەوە تەمان ئەمە بە حکمی ئەوەیە کە ینی بزوتنەوەی کۆمەنیستی و بزوتنەوەی سۆسیالیستی ینی کرێکارانی سۆسیالیست پرۆلتاریای سۆسیالیستی ژن دەور و نەقشیان کەمە لە ناو حرەکانەی چەپ و کۆمەنیزم لە ناوچەکە بەڕێی من یەکێک لە شتەکانی کەوەیە کە ینی تەیفێکی گەورە جیلێکی گەورە لە پرۆلتاریای سۆسیالیستی ژن بێتە ناوەوە و دەور و نەخش ببینە لەسەر ئەم بزوتنەوەی کۆمەنیستی و بتوانێت سیاسات و شعاراتی دروست و ڕزگاری خوازانەی چینایەتی بێنێتە ئاراوە وەک وتت بەداخۆی هێشتا لە سەرەتای کاران هێشتا ئەم باسانە نەجوڵاوە ئەم قسە و باسانە نەبووتە جێگەی دێباتوەوانە ینی باسی مۆزوعی ژنانەکۆ وایە هەموو شتێکی ڕوون بێت و هەموو شتێکی ئاشکرا بێ هیچ هەوڵێک نبینی بۆ لێکدانەوە یان زۆر جار ئەوەی کە قسەی لەسەرەکرێتوانە زۆرتر ڕۆشنگەریە گوایە کۆمەلگا بێ ڕۆشن بکرێت و ئەفکارەکانی بگۆڕێ و عقایدەکانی بگۆڕێ زۆر جار بەداخەوە خەڵکانێکی کۆمونیستیش کە ئەسڵی تێڕوانین و بۆچوون و دیدگایان گۆڕینی ژیانی کۆمەڵایەتیە بۆ گۆڕینی بیر و بۆچوون و کەلتوری خەڵک ئەوانیش بە پێچەوانەوە هەوڵەدەن لە گۆڕینی کەلتوری خەڵکەوە بێن بۆ گۆڕینی ژیانی کۆمەڵایەتی کە ئەمە بۆ خۆی پێچەوانی هەموو ئەوەیە کە ئێمە لە جوڵانەوەی خۆمانەوەکو مەبدەیەک و بۆچوونێکی ئەساسی وەرمانگرتووە ئێمە لە سەرەتای کارین و بۆ مێدێکی ئەم دێباتە بێتەکایەوە پێک بێت و ئەم باسانێک ئێمە لێرە مەطرحمان کردووانە لە سەطحێکی فراوانتر و زۆرتر قسەی لەسەر بکرێت من شتێکی ئەو تۆ نەماوە مۆی بۆم باسی ئیزافە بکەم لەم ڕۆیە
لەبەرەوەی وەختی بەرنامەکانیشمان مەحدودا بێ ملتەزمین بە سەعاتێکەوە زۆر مەسائل هەبووە بە تەنها بە کورتی ئاماژەمان پێدان دیارە باسی زۆرتر زیاتر هەڵەگرێ بەڵام من لە لای خۆمەوە شتێکی ئەوتۆم نەماوە ئەگەر قسەیەکی کۆتاییت هەیە فەرموو ئەگەر نا بەرنامەکە لە سەعاتی خۆیان تەواو بکەیت من شتێکی ئەوتۆم نێ دەسەکانی خۆش بێت بەس یەک شت ینی دەدی تۆوتە ینی منشەمە تاکی لە قسەی تۆ بکەم کامە بیدایەتێ بێ بۆ دیبێت و کردنەوەی ینی دیبێتێکی ینی جددی لەسەر ئەم مەسەلەیە و بەردەوام بین لەسەری و دەسەکانی خۆش بێ و زۆر مەمنون زۆر سپاس دەکەم دووبارە بەوەی کە داوەتی منە قبول کرد و ئەم گفتوگۆیەمان کرد کە ئومێدەوارم جێپەسەندی بینەران بوو بێت و توانێت بێتمان باری سەرنجی خۆمان ڕوون بکەینەوە هەر بژیت زۆر سپاس جاریشت چاوەکەمی دەسەکانی خۆش بێت بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم جارشمان دیالۆجی هیوا لەگەڵ مۆیەد ئەحمەد بووم بۆ پێشکەشکردنی باسێک سەبارەت بە چەسانەوەی ژنانیان لە ناوبردنیان دوو دیدگای جیاواز کە هەر لە درێژەی وتارێکا بوو کە مۆیەد نووسی بووی قسە باسێک و دیالۆگێکمان سەبارەت بە پرسی ژنان و پرسی چەسانەوەی ژنان یاستەم لە ژنان یا ژێرچەپۆکەی ژنان لە کۆمەڵگای سەرمایهداری سەردەما کرد لا ێزار وەخت ماوە بۆی کۆمنتەکانی خۆتان سەرنجەکانی خۆتان لە ڕێگەی کۆمنتەوە بێمە بگەێنن توانین لە داهاتووە ئەگەر لە کاتی بەرنامەکەشانە بوو لە داهاتووە لە ڕێگەی تێکستەوە ئەم گفتوگۆیە بەردەوام بکەیت زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون بە ئومێدی ئەوەی لە دیدارێکی ترا تا دیداریشتر بە شادی و کامەرانی تەنەسپێرم هەر بژین